بۆ ئێمەی کورد هەموو شتێک بە کوردی تام و چێژێکی جیاوازی هەیە، وەکو چیرۆکی کوردی، چیرۆکی ڕەسەنی کوردەواری. ئێرە ماڵی چیرۆکە، ژوورێک تایبەت بە چیرۆکی فۆلکلۆری کوردی. کابرایەکی پیری کورد بەو کەلی دەربەندی خانەدا بە پێیان سەرەکەوت و زۆر ماندوو پەرێشان بوو. نەیەتوانی بڕوا. دەستی بەرز کردەوە بۆ عاسمان، دەستی کرد بە پاڕانەوە و وتی: خوایە، پیرم و بێهێز، بە گەورەی خۆت لە خەزێنەی غەیبەوە گوێدرێژێ ماینێ شتێکم بۆ بنێرە با سواری ببم و لەو هەورازە سرم خا. کابرا لەم نزا و پاڕانەوەدا بوو کە کوتوپڕ لە دوایەوە خڕێک هات. کە لای کردەوە کابرایە کە سواری ماینێک بووە و جوانوویەکیش بە شوێنیەوە. وتی: بەخوا باش بوو نزاکەم گیرا بوو، خوا ئەو جوانوەی بۆ ناردووم، ئێستا سواری ئەبم و ڕزگارم ئەبێ لەم سەر و ژووریە. هەندێ چاوەڕێی کرد. سوارەکە گەیشتە لای ئەو. سوارە لە کابرای پرسی: ئەرێ تۆ چیت؟ کابرای پیریش وتی: بە قوربانت بم، پیاوێکی پیری ڕێبوارم و ئەوە تووشم بوو بە تووشی ئەم هەورازەوە. هەر چەندەکەم ناتوانم پیایە سەرکەوم. کابرای سوارەش وتی: کاکەوا دیارە تۆش سەرۆ ژوورە ڕۆی. ئەم ماینەم ئێستا لەم بنارەدا زاو ئەو جوانوەی بووە. جوانوەکە کۆرپەیە و ناتوانێت سەرکەوێ. وەرە بۆم بگرە بە کۆڵەوە و تا لەو هەورازەوە سەرەکەوین. کابرای پیریش عەبەسا و وتی: کورە پیاوی چاک، بە من خۆم ناتوانم بڕۆم. ئێستا چۆن ئەتوانم جوانوەکەی تۆ هەڵبگرم؟ کابرای سوار دەستی دایەت فەنگ و وتی: بە کەلامی خوا سەگ باب، یان هەڵی ئەگری یان ئەوە بە فیشەکێک سارد دەکەمەوە. کابرای پیریش لە تاو گیانی خۆی نیشت بە جوانوەوە و هەڵی گرت. نە ئەیتوانی بڕوا بڕێوە و نەیشی ئەوێرا بەجێی بێڵێ. لەبەر خۆیەوە یوت: ئەرێ خوا بە قوربانت بم، تۆ کە لە دوعاکە تێناگەی بۆچی گیرای ئەەکەی؟ من وتم وڵاغم بۆ بنێرە سواری بم یان ئەو سوارم ببێ. کابرایەک هەبوو مام نادری ناو بوو. زەردەواڵە پێی فێر بوو، زوو بە زوو پێوەی ئەدا. هەر وەختیش پێوەی دابا تا خۆی پیس نەکردایە ڕزگاری نەئەبوو. ڕۆژێک زەردەواڵەیەک پێوەی دا. هیچ دەوا و دەرمان و شەخسێک نەما بە دوایان نەگەڕێن. مام نادر ئێستە و ئەو سایش خۆی پیس نەکرد و ئاخری کوشتی. خزم و خوا و دەرودرا و سێ و عەشیرەت کۆبوونەوە و ناشتیان و پاشەوە چوونە سەرخۆشیان لە ماڵە و ناڵەکەی کرد. وتیان: خوا ئیمانی باتێ، ئێمە هەموو هەر ئەوێ بمرن. مام نادر کوڕێکی هەبوو، گەڕایەوە وتی: تو خوا خزمینە واز بێنن، ئیمانی چی؟ ئەوە خوا تۆزێ گوێی نەدایە ڕزگار ببێ، ئێستا ئیمانی لەکوێ ئەداتێ؟ هەماغای کۆیە ڕای سپاردە بوو بۆ پاسەوانێکی لێهاتوو، بە تایبەتی بۆ کۆشک و گەلەخانەکەی خۆی. مام تەیموورێک هەبوو، چوو بۆ لای وتی: قوربان، من ئیشم نییە و هاتوومە خزمەتت بۆ ئەوە پاسەوانیەکەم بدەیتێ. هەماغاش وتی: ڕۆڵە،
من پاسەوانێکی چوارپەلقەوی تێک سمڕاوم ئەوێ. ئازاو نەترس بێ، شەڕەکوتێکی پێ خۆش بێ، تووشی هەر کەس ببێ بیترسێنێ، شەڕکردن و ئاو خواردنەوەی بەلاوە وەکو یەک وابێ، کە لەگەڵ شیرانی بەسەر یەکێکە هەموو گەڕەک بە ئاگا بن و کابرای تر زراوی بچێ. ئەوەندەش مۆن بێ پیاو کە ئەوی دی وابزانێ شەیتانی چاو پێکەوتووە. ئەگەر ئەمانە لە تۆیە هەیە وەرە و چیشت ئەوێ ئەدەمێ. مام تەیموریش تۆزە بیری کردەوە وتی قوربان ئەمانەی جەنابت ئەی فەرمووی مەگەر هەر ژنەکەی من وابێ ئەوە ئەچمەینەرمە خزمەتت. ئەمەی وت و لێی داڕۆیشت.